سپاس بۆیەوە لە ڕاستیدا هەڕەشەکردن لە ڕۆژئاوای کوردستان بەشێکە لە پیلانگیڕێکی گەورەی دوژمنان کە بەداخەوە تورکیا وەک دوژمنی سەرەکی کوردان ڕێبەری ئەم دوژمن کاریە دەکات لە بەرامبەرگەلەکەماندا. ڕاستی هەڕەشەکردن و پەلاماردان بۆ ڕۆژئاوای کوردستان هەر بەتەنێ هەڕەشە و پەلامار نییە بۆ سەر بەشێک لە خاکی کوردستان کە ئێستا لە خۆسەری و لە خۆبڕێوبەریەشی مەزندایە، لە تێکۆشانێکی مەزندایە، لە سیستەم و لە شێوازی خۆبڕێوبردنێکدا کە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەتوانین بڵێن وێنای کەمە. ئەم هەڕەشەیە لەسەر ئەوێ ڕاستی هەڕەشەیە بۆ سەر ئازادی، هەڕەشەیە بۆ سەر مرۆڤایەتی، هەڕەشەیە بۆ سەر ئەزمونێک کە تێیدا خەڵک دەتوانێت بە ئازادی هەموو پێکاتەکان پێکەوە بژین، هەڕەشەیە لەسەر ئەو هێزەی کە بەرەنگاری داعش دەبێتەوە و دوجار هەڕەشەیە لەسەر هەموو گەلی کورد. بۆیە پێویست بەوە دەکات گەلی کورد لە ئێستادا زیاد لە هەموو کات بە گیانێکی نیشتیمانی بە یەکێتێکی نەتەوەیی بەرەنگاری ئەم پیلانگیڕیە دوژمن کاریانە بێتەوە، چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی لە بەرامبەر گۆڕانکاریەکی مەزندایە، ڕاستی لە بەرامبەر هەموو ئەو مەترسیانەی کە لە سەرگەلەکەماندان لە تەنیشت ئەویش کۆمەڵێک دەستکەوت کە دەکرێت بە یەکێتی نەتەوەیی بەدەست بێت هەنا، واتە لە بەرامبەر مەترسیەکان دەستکەوتیش هەنا. بۆ ئەم دەستکەوتە پێویستی بە یەکێتێکی نەتەوەیی هەیە و ڕۆژئاوای کوردستان لە ئێستادا کە سەرقافلەی تێکشکانی داعش دەکات و سەرقافلەی باهۆزێکی تازەی دیموکراسی و خۆبەڕێوبەری دەکات کە وەک گوتم لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت بڵێم وێنای کەمە، پێویست بەوە دەکات هەمومان بەهی خۆمانی بزانین و هەمومان بەگشت ئەم پلانگیڕێدا بینەوە. خەمی عەفرین لەگەڵ ئەم بەرخودانە مەزنەی کە تا ئێستاش بەردەوامە بۆ بەرەنگاری هێزەکانی بەرەی نووسڕە و جاشەکانی تورکیا کە بەداخەوە دوور لە هەموو ڕێککەوتنێکی مافی مرۆڤ خەڵکی سڤیلیان دوجار کردە ئامانج و توانیان ئەم شارە دڵگیرەی کوردستان بخەنە ژێر حاڵەتێک کە ئێستا زۆر بەداخەوە لە ژێر جینۆساید و لە ژێر مەترسیەکی ئێزگار گەورەدایە، دەیهەوێ هەمان ئەزمون لە بەرامبەر گرێسپی و لە بەرامبەر کۆبانێ و دوجار لە بەرامبەر تەواوی ڕۆژئاوای کوردستان بگرێتە بەر. هەر ئەویش نا، هەروەک لە دوای ڕیفراندۆم مەرامە داگیرکاریەکانیان زیاتر دەرکەوت، دەیهەوێت تەنانەت لە باشووری کوردستان و تەنانەت کوردان لە هەر شوێنەکە بێ ئەم دەنگەکە بکە. بۆیە کوردان دەبێ هەمومان ئەم مەترسیە باش درک پێ بکەین و لە بەرامبەر ئەم مەترسیەدا جیاوازیەکان وەلا بنین و خێڵێکی نیشتیمانی و نەتەوەیی هەمومان کۆ بکاتەوە و لە بەرەی گەلدا بتوانین ئەم تێکۆشان و بەرخودانە فراوانتر بکەین و بیگەێنینە ئاستێک کە کوردان خۆیان ببنەمایی پارێزگاری لە دەستکەوت و لە نیشتیمان و لە خاک و لە دەستکەوتەکانی خۆیان. ڕۆژئاوای کوردستان گزارش لە خەباتی مەزنی گەلەکەمان دەکات کە بە درێژایی خەباتی تێکۆشانی ئەو گەلەمان لە ئێستادا توانیوێتی لە بەشێک لە خاکی کوردستاندا نەک هەر سەرکەوێ بگرە تیرۆریستانی گەورەی وەک داعش و بەرەی نووسڕە و ئەم مەرامە گوڵاوانە تێک بشکێنێ کە خۆشبەختانە لە ئێستادا دوامۆڵگەکانی داعش لە ژێردەستی شەڕڤانان وا تێک دەشکێندرێن و هەر ئەمەشە مەترسی خستۆتە سەر گەراکانی تیرۆر کە تورکیا یەکێک لە گەراکانی تیرۆرە، بۆیە دەیهەوێت پەلاماری ڕۆژئاوای کوردستان بدات و ئەمە بکاتە بەهانە بۆ تێکشکاندنی ئیرادەی گەلەکەمان. دووبارە دەڵێم مەترسی گەورە هەیە، پێویستە هەمومان بە یەکێتێکی نەتەوەیی بەرەنگار بینەوە بۆی بتوانین دەستکەوت و بۆی بتوانین خەون و خواستی نیشتیمانی و نەتەوەیی بۆ گەلەکەمان بدیوێنین. دیارە بەداخەوە دۆخان یەکەم زاری نەوە دوم زاریشی نابێ و سێم زاریشی نابێ و لە داهاتوشدا بەردەوام دێت لە هەڕەشە و گڕۆشانە لەبەرەوەی یەکەم زار خۆی ئەو لە ئەو سیستەمەیەک ڕۆژاوە خۆسەری دیموکراتی ئەو دیموکراسی بۆ گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سووریا بەتایبەتی زۆر لەوە دەتەسێت کە دەزانێت ئەمە قەتوەیەکە پێشەنگێکە ئەم سیستەمە بۆ هەرچوە پارچەی کوردستان دیارە لە هەر شوێنە کوردێکە بێ ئەگەر لە سەمەریخیش بێ ئەردۆغان دژمنایەتی دەکا ئەمە خاڵشیان خاڵی تر دیارە ئەو مۆزوعە زۆر قسەی لەسەرکراوە بەداخەوە گەلی کورد تا ئێستا یەکڕێز نەبووە دەیان کۆڕ و سیمیناری لەسەر کراوە لەسەر مەسەلەی یەکڕێزی گەلی کورد لەسەر مەسەلەی یەکشتی نەتەوەی کورد ئەم شتانە جێبەجێ نەبووە. دیارە وڵاتانی زلهێزیش چاویان لە ئاسی ئەم مەسەلانە
بەڕاستی نوقاندووە هیچ سەڵوێستێکیان نییە ئەمەی مەسەلەی حەفرینیش دیارە ئەگەر تەنسیقێک نەبا لە بینی تورکیا و رووسیادا بەڕاستی نەیدەتوانێت زورەتی ئەوەی نەدەکرد کە هەجوم کات بۆیە ئێستاش بەڕاستی ئەمە چەند جاریش ئەم مەسەلانەمان دووپات کردوێتەوە دووبارەمان کردوێتەوە کە پێویستە خەڵکی کوردستان لە هەرچا پارسی کوردستاندان لە سیاسەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خەڵکی کوردستان بەگشتی یەک هەڵوێز بێ یەک ڕیز بێ لە بەرامبەری ئەم هەڕەشە و گڕشەی داگیرکەران بە تایبەتی ئەردۆغان یەک ڕێز بێ بۆی بتوانین ئەم فشار و گوشاران لەسەر خەڵکی کوردستان لەسەر ڕۆژاوی کوردستان چونکە بەڕاستی ڕۆژاوی کوردستان دەتوانین بڵین شتێکە وەکو دلی کوردستان وایە ئەگەر ئەم سیستەمەی ئەوێ ئەگەر ئەم ئیدارەوێ ئەم خۆسەری ئەوێ ئەگەر خوانە خواستە توش هەر شکستێک بێ ئەمە شکستە بۆ هەرچوە پارسی کوردستان بۆیە ئەمە دووبارەی دەکەن و هەچەند بەداخەوە ئێستا دووبارەشی دەکەمەوە دەیان کۆڕوسی مناکرێت لەسەروی یەک ڕێزی گەلی کورد بەڵام بەداخەوە دەبینین لە زیاتیەوەی خەڵکی کوردستان یەک ڕێز بێ هەڵوێز بێ دەبینین زیاتر فشار و خشار دەکرێت سەر بەڕاستی لایەنە سیاسەکان بەتایبەتی وەکوی تەفگەری ئازادی و ئەوانە ئەنی بۆیە جێگای داخە بەڵام ئێمە لەوەش ناومێت نابین داوا لە خەڵکی کوردستان دەکەین یەک ڕێزی خۆیان بپارێزن یەک هەڵوێز بن لە بەرامبەری هەر فشاریشی بەتایبەتی فشاری ئەردۆغان بۆی نەتوانێت جورئەت بکاتەوە وەکو حەفرین هجوم بۆ منتیقەی کۆبانی و جەزیرە و ئەمانە بکات ڕۆژهەڵاتی جەزیرەوانە بکات.